تا ئێستا فراکسیۆنەکانی ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک نەگەشتون بە ڕێکەوتن سەبارەت بە دانیشتنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە مەبەستی دانانی سەرۆکی نوێی ئەنجومەن و هەڵبژاردننی پارێزگاری تازەی کەرکووک. عەرەبەکانی کەرکووک ئێستا بە وەکالەت پارێزگاری کەرکووکیان وەرگرتووە، بۆیە هەوڵ دەدەن ڕێژەی یاسایی ئەنجومەن دروست نەبێت و دۆخەکە بۆ جۆرەی ئێستای بمێنێتەوە و داوای دابەشکردنی پۆستەکانیش دەکەن. هەرچی تورکمانەکانیشە دەڵێن هەوڵەکان بۆ دانیشتنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک خراونەتە گەڕ، داواش دەکەن پێش پارێزگا سەرۆکی ئەنجومەن هەڵبژێرن تا ئەو کاتەی ڕێکەوتن لەسەر پۆستەکانی تر دەکرێت. بە ناوی خی گەورە و میهرەبان بەیاننامە لە کاتێکدا سوپاسی حکوومەتی فیدراڵ و پەرلەمانی عێراق دەکەین لە بەرامبەر ڕزگارکردنی کەرکووک و سەرجەم یەکەیدارەکانی لە دەستی چەکدارانی ڕێکخراوی تیرۆریستی داعش، هەروەها چەسپاندنی یاسا و ئارامی و هەڵوێستی خەمخۆرانیان بۆ هاوڵاتیانی کەرکووک بە سەرجەم پێکاتەکانیەوە، پشتیوانی بڕیارەکانیان بۆ چەسپاندنی یاسا، هەمان کات جەخت لە ئیدارەی هاوبەش بۆ کەرکووک بە بەشداری تێکڕای پێکاتەکانی دەکەینەوە. ئەمەش لەسەر بنەمای توانای کەسەکان و پێوەرە نیشتیمانیەکان و پێوەرەکانی دەستپاچی. هەروەها داوا لە حکوومەتی بەغداکەین کۆمەڵە بڕیارێک دەربکات کە لە سەقامگیرکردنی حاڵەتی پێکەوە ژیان لە شارەکەدا هاوکار بێت و پشتیوانیش بێت بۆ ئیدارەی شارەکە. کوتلەی عەرەبی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک 24 ئەیلولی 2007. نحن الآن كل الأنظار متوجه إلى بێگومان ئێستا هەموو سەرنجەکان لەسەر ئەنجومەنی پارێزگای کەرکووکە. لە ڕۆژانی ڕابردوودا لە پەیوەندی بەردەوامدا بووین لەگەڵ سەرجەم لایەنەکان. لە کۆبوونەوەی ئەمڕۆدا 22 ئەندامی ئەنجومەن ئامادە بوون، واتە نیسابی یاسایی تەواو بووە. پێشنیازێک هەیە بۆ ئەوەی ماوەی 10 ڕۆژ تا 2 هەفتە کەسێک بە ڕاپەڕاندنی ئەرکەکانی سەرۆکی ئەنجومەن ڕابسپێردرێت تاوەکو پێکهاتنی دابەشکردنی دەسەڵاتەکان دەکرێت. لە هەفتەی ڕابردوو دوای هاتنی هێزەکانی سوپای عێراق و حەشتی شعبی بۆ کەرکووک، پارێزگاری کەرکووک و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە وەکالەت کە هەردووکیان کورد بوون، کەرکووکیان بەجێهێشت و جێگری پارێزگاری کەرکووک کە عەرەبێکی جبووری سونەیە بە وەکالەت کرا بە پارێزگاری کەرکووک. لیستی کوردیش لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێن پۆستی پارێزگار مافی کووردە و سازشی لەسەر ناکەن. شەڕی ئێمە بۆ دەستووری یاساکانە، بۆ مافەکانی میلەتەکەمانە، بۆەوەی کە دەستووری یاسا دانێت دەمانەوە هیچ تەنازولی ناکەین. محافظ بە پێی دەستووری عێراقی بە پێی یاساکان حەقی پێکاتی کوردەوەی سیبرایەتیە. ئێمە ئەو بۆستەمانەوەی ئەوە بە هیچ شێوەیە تەنازولی ناکەین. دووەمیش مەسەلەی ئەوە ئێمە فترێکی کەمان ماوە لەو فترەکەمە ئەبێ ئێمە دانیشتین هەردووچیان بەیەکەوە، چونکە بەڕاستی ئێمە لەبەرەوەی ئەو ئەکسەرەتی جارانمان نەماوە. ئێمە کە داواکەم برایانی لیستی برایەتی بێنەوە تا بتوانین ئێمە ئەو ژمارەی کە هەمانە لەگەڵیانە بچین پێسازان ئەو لیستەمان نەماوە ڕەنگە ئەوەکەن کە لە بەغداوە شتێکمان بەسەرا فەرز کرێ. بە پێی یاسا پۆستی پارێزگار پشکی کورد دەبێت و بەشێکی زۆر لە دام و دەستگاکان دەبێت کورد بێت، بەڵام بە پێی ڕێکەوتن و بەڕێوەبردننی دەسەڵاتی هاوبەشی پێکهاتەکان دەتوانن حکومەتی خۆجێیی کەرکووک دانێن و هەموو پێکهاتەکان بەشداری پرۆسەکە بکەن. بە پێچاوانەوە حکومەتێکی ناهاوسەنگ لە داهاتوودا لە شارەکە دروست دەبێت و توانای هیچ بڕیاردانێکی گرنگی نابێت. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.